الحمد لله وكفى، وصلى الله وسلم على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن وفى. كتابي الصارم المسلول على شاتم الرسول. الصارم يعني شمشير، مسلول هەڵکێشراو، شاتم الرسول أو كسيك جنيو ببيغمر صلى الله عليه وسلم أدات. أم كتابة ابن تيمية بالرحمة بيت لدواي روداوك أو كاتا لشام رودات. ابن تيمية لا تمني تقريبا 32 صالي أو دوربارە ئەینووسێ، چونکو لە ساڵی 690 ئەم کتێبەیە نووسیوە لە دوای ئەو حادیثە مەشهورەی کە کەسێکی نەسرانی بە ناوی عەسافی نەسرانی جنێو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەدا. دوای ئەوە ابن تیمیە ئەچێتە سەر ماڵەکەی لەگەڵ کەسێکی ترا و دواتر دەسەڵاتی ئەو کاتە عەزەتێکی سۆر ابن تیمیە ئەدرێ لەسەر ئەوە، دواتر کەسەکەیش موسڵمانە بێ. المهم ئەو حادیثە کتێبەکانی تاریخە باس کراوە. جایتر دوای ئەو ڕووداوەی کە وتمان مەسەلەی عەساف بووە و جنێوی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوە و خەڵکی چوونەتە سەر ماڵەکە و فیتنەیەکی گەورە لەو کاتە دروست بووە. لە دوای ئەمە شەیخ الئیسلامیش تووشی کێشە و ناخۆشی زۆر ئەبێ لەسەر ئەو مەسەلە کە تەدەخولی کردووەتیایە و کەسەکەش موسڵمانە بێ و کوتمان لە کۆتاییە. ابن تیمیە لە ساڵی 693 کە خۆی لەدایک بووی 661 کۆچیە ئەم کتێبە ئەنووسێت. ئەم کتێبە ابن كثير تەلەبەی ابن تیمیە دەربارەی فەرموویەتی: وصنف الشيخ تقي الدين ابن تيمية في هذه الواقعة، وأتى واقعي جنودانكي أو عسافة ببيغمبر صلى الله عليه وسلم، كتابه الصارم المسلول على ساب الرسول. كتابك ابن تيمية كومەڵە باسێکی لەخۆ گرتووە بە دیاری کراوی. یەکێ لەو باسانە ئەوەیە هەر کێ جنێو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بدات حکمەکەی باس ئەکات. ئیتر ئایا ئەو کەسە موسڵمان بێت یا کافر بێت، گاور بێت یا هەر دینێکی تر بێت، ئەفەرمێ جنێودان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کتێبە باسیەکە حکمە حەدە شەرعەکەی باسەکاتیایە. دووەم باس لەم کتێبە ئەوە بریتێ لە ئەوەی مەسەلەی حەدەکە کە تەطبیق ئەبێ لەسەر ئەو کەسەی جنێوی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوە، ئەوە هیچ فەرقێک ناکا کەسەکە ذمی بێت یا ذمی نەبێت. ذمیش بێ هەر حکمەکەی لەسەر جێبەجێ ئەبێت و شتێک نییە مەجالی تیا بێت قاڵی یان خەڵکی لای خۆیانەوە عافوی بکەن. یعنی باسی ئەوەی کردو کە مەجالی عافوکردنی تیا نییە لە ڕووی شەرعەوە. اینجا بەشێکی لە کتێبەکەی باسی ئەوە کە باش ئەگەر کەسێک جنێوی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دا و دوای تەوبەی کرد، حکمی تەوبەکردنی چییە؟ باسی ئەوەی شەکات. اینجا باسی هەندێک فەرقەکە لە نێوان جنێودان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەبین کوفری ترە بەراورد دەکات. بەگشتی ئەمە وەکوتم یەکێکە لە بەناوبانگترین کتێبەکانی ابن تیمیە بەڕەحمەت بێت، یەکێک لە ئەو تحقیقە باشانی کە ئاماژەی بۆ ئەکرێت بۆ ئەم کتێبە، ئەو طبعەیە کە بە تحقیقی محەممەد الحلوانی و محەممەد شۆدەری کراوە لە 3 مجەلەدە. هەروەها طبعەیە تری مەشهوریش هەیە کە دار ابن ڕەجەب کردوێتی لە مەسر. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله وكفى، وصلى الله وسلم على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن وفى. كتابي بيان الدليل على بطلان التحليل. أما يكيك لكتابة كونكاني ابن تيمية، يكيك لو كتاباني كأميش وادرك يكلا سردماني سرتاي بيجيشتني علمي و سرتاي تأليف كردنا نوسيويتي لبر ئەوانەی کە بەدوای ئەم مەسەلا چون بەدوای تاریخی نووسینی کتێبەکانی شەیخ الئیسلامە چون ئەڵێن ئەم کتێبە لەبەر ئەوەی لە کتێبی اقتضاء الصراط المستقیمە باس کراوە کە ئەمە یەکێک لە کتێبە سەرەتاکانی کە نووسیوەتی اقتضاء الصراط المستقیم، مادام لەو کتێبە ناوی ئەم کتێبەی هێناوە کەواتە ئەم کتێبیش یەکێک لە کتێبە کۆنەکانی. هەر خۆی لە اقتضاء الصراط المستقیم فەرموویەتی: قد ذكرنا من الشواهد على ذلك، يعني سد الذرائع، نحوا من 30 أصلا منصوصة أو مجمعا عليها في كتاب بطلان التحليل. الله إما بيشتر لكتابي بطلان التحليل 30 وجهمان باس كردو لمسألة بوشل كردنوي مسألة سد الذرائع. أم كتابة باس لتشيكات
ئەم کتێبە باس لە حیلە شەرعیەکات ئەو تەحاویلکردنە لەسەر هەندێک بەڵگە و شت بۆ حەڵالکردنی هەندێک شت کە خۆی حرامە لەبەرەوەی هەندێک لە تەلەبەکانی پرسیاریان لێ کردو دەربارەی مەسەلەیەکی لەو شێوە ئیتر ئەویش وڵامێکی علمی بووە کە دواتر بووەتە ئەم کتێبە و لەسەر شتێک نووسیوێتی کە زانایان بە تعبیری ئەڵێن عەمەت بیه البەلوە کە جەهلی خەڵکی بووە و جەهلی خەڵکیش نا جەهلی ئەوانی کە بەناو ئیسلامەوە شتە شەرعیانن ئەوانە لەسەر ئەوانە کتێبەکەی نووسیوە ابن تەیمیە. لەم کتێبە بە تێر و تەسەل ڕەدی ئەو مەسەلەی تەحلیل و تحلیل مەسەلەیەکی دیاری کراوە معروفە دەربارەی چییە و هەروەها مەسەلەی سەد الذەرائع و حیلە شەرعی و ئەو شتانەی بە تێر و تەسەل باس کردووە و کتابەکەش کتابێکی گەورەیە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێ لەو کتێبانی کە لە قائمەی کتێبەکانی ابن تەیمیە هەمیشە باسەکرێت و گومانی تیانێک کە کتێبی ئەوە بەڵام بە شەرح و تەفسیلێک بریتیە لە کتاب شەرح العمدة في الفقه. ئەم کتێبە کتێبێکی فقهیە و واش دەرەکەوێت یەکێکە لە کتێبە ئەو کتێبانی کە لە سەرەتای ژیانی علمیان نووسیوەتی، یعنی کتێبەکانی ابن تەیمیە هەندێکی ئەوەی کە لە ئەخیری ژیانیان نووسیوەتی دیارە کە ئەمە هی کاتی پێگەشتنی تەواوی ابن تەیمیە لە ڕووی زانستیەوە و باسی کتێبەکانی تری تیاکە. بەڵام ئەم کتێبە وا دەرەکەوێت ئەوانی کە تەعقیبیان کردو لەسەر ئەم کتێبە ئەڵێن ئەم کتێبەیە لە سەرەتاکانی ژیانی علمیان نووسیوەتی بۆ لەبەرەوەی یەکێ لە بەڵگەکانیان ئەوەیە کە ئیلتیزام بە مەذهبەوە کە لێرە بە مەذهبی حەمبەلی و دەرناچێت لە مەذهب و ابن تەیمیە بەوە ناسراوە کە بەدوای بەڵگایە بەڵگەی کتاب و سونە ئیتر ئەگەر لە مەذهب موافق بێ یان موافق نەبێت. هەروەها بەڵگەیەکی تریان هەیە لەسەرەوە ئەم کتێبە لە کۆنەکانە لە ژیانیان نووسیوەتی ئەوش ئەوەیە ئیشارەت بە کتێبەکانی تری خۆی نادا. زۆر کتێبی تری هەیە لەم زنجیرە باسێکن ئینشاڵڵا ئەبینی ئیشارەت بە کتێبی تری خۆی ئەدا بۆیە دەرەکەوێت کە ئەم کتێبەی لە دوای ئەو کتێبانە نووسیوە و ئەم کتێبەشی تەواو نەکردووە، یعنی شەرحی هەندێک بابە لە کتابی عومدە وەکو لە عیباداتە زیاتر تەهارە و سەڵات و زەکات و سەوم و حەج و بەڵام تەواوی نەکردووە هەمووی. و هەروەها زانایان باسی ئەویان کردو کە ابن تەیمیە هەندی اختیاراتی هەیە لەم کتێبەیە جیاوازە لە اختیاراتی تری کە دواتر لە ڕێی فقهیەوە کردوێتی. ئەمیش ئەوە دەرەخاکە ئەم کتێبە وەکوتم هی سەرەتاکانی ژیانی زانستیەتی. والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أفضل الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحابته الكرام ومن تبعهم إلى يوم الدين. كتابي بيان تلبيس الجهمية ئەمیشێکێکە لە کتێبە مەشهورەکانی شەیخ الإسلام ابن تەیمیە. ئەم کتێبەیە خۆی کاتێ لە سجنا بوو لە ڕەمەزانی ساڵی 1906 کۆچی ئاماژەی بەم کتێبە کردووە کەوا ئەم کتێبە لە ڕەدی ڕازیە فەخرەدینی ڕازی ئەشعەری نووسیوێتی و هەرچەند یعنی باسی جەهمیەکات یعنی خۆی مەبەستی لە غولاتی ئەشاعیرەیە و بەڵام باسی جەهمیەکان و ئەوانیشاکات بەڵام لێرە ڕەدە لەسەر ڕەسی ئەشاعیرە کە فەخرەدینی ڕازی بووە. خۆی دەربارەی ئەم کتێبە فرمويتي كلا چەند مجلدێکایە خۆی فەرمێت وقد كتبت في هذا ما يجيء عدة مجلدات وذكرت فيها مقالات الطوائف جميعها وحججها الشرعية والعقلية واستوعبت ما ذكره الرازي يعني فخر الدين الرازي في كتاب تأسيس التقديس ونهاية العقول وغير ذلك. أما إلى مجموع الفتاوى برقي السير لا بردو صوبسوش بأس كردوه لا كتابي التسعينية کە ئەویشی لە سجنەکەیان نووسیوە لە ساڵی 1906 ئیشارە بەم کتێبە ئەدات. کتێبی تریشە ئیشارە بەم کتێبەدا یعنی ئەمە زانایان ئەویان لە دەرکردووە کە ساڵی نووسینەکەی بۆیان دەرکەوتووە لە 1906 ئەم کتێبەی نووسیوە. کتێبەکە بە شێوەیەکی گشتی ڕەدە لەسەر عەقائیدی جەهمیەکان و بە تایبەتی مەسەلەی تەئویلی صفات. لە مەسەلەی تەئویلی صفاتە ڕەدی فەخرەدینی ڕازی ئەداتەوە لە کتابی تەئسیس التەقدیسە. ئەمەیشە لە کەی ابن القەیمی تەلەبەی ابن تەیمیە باس کراوە ئاماژەی پێدراوە بەڕەحمەت بێ فەرموویەتی وكذلك التأسيس أصبح نقضه أعجوبة للعالم الرباني. ئەهەمیەتی ئەم کتێبە لەوایە کە ڕەدی گەورەترین و یەکێک لە گەورەترین و مهمترین کتێبی ئەشاعیری داوەتەوە کە ئەساس التەقدیسی فەخرەدین الرازی. فەخرەدین الرازی بە گەورەترین کەس بەڵکو لە ئەبولحەسەنی ئەشعەری خۆیشی زیاتر خاوەنی مەذهبی ئەشعەریەتە بە تایبەتی ئەشاعیری متەئەخیرین.
دووبارە ڕەتدانەوەی کتێبەکە لە چیا گرنگی هەیە لەوەی کە ڕاسی ئەشاعیرە نووسیەتی وە لە ئەوەی کە هەرچی بەڵگەیەکیان هەبێ بە قوت بێت لەو کتابە هاتووە لە مەسەلەی ئەوەی کە تەویلی صفاتی الله تعالى ئەکەن و نەفی علو ئەو شتانە هەمووی لەو کتێبە هاتووە بۆیە ڕەتدانەوەی ئیبن تەیمیە يعني استهدافی ڕأسی فرقەکەی کردووە و استهدافی گەورەترین وەڵامدانەوەی گەورەترین گومانەکانی ئەوانی کردووە لە ڕووی عەقیدەوە. طبعا ئەسڵی کتابی ئەساس و تەقدیسیش ڕەدە لەسەر یەکێک لە گەورەترین ئەئیمەی ئەهلی سونە و جەماعە کە ئیبن خوزەیمەیە لە کتابی تەوحیدە، يعني ڕازی لە کتێبەکەیان ڕەدی ئیبن خوزەیمە ئەداتەوە، لێرێش ئیبن تەیمیە ڕەدی ڕازی ئەداتەوە. والحمد لله أولا وآخرا. الحمد لله الذي خلق فسوى وقدر فهدى، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحابته الكرام ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. كتابي اقتضاء الصراط المستقيم لمخالفة أصحاب الجحيم، كيك الكتاب بنا وبانك كان شيخ الإسلام أحمد بن تيمية برحمة به. ابن تيمية كتابي قالك زورة بلام لناو كتاب زورة كاني هندي كتاب هيا بشويكي تايبت ناوباني تايبتي هيا وكاريگري وگرنگي خوي ام كتابا يكيك لباشترين أو تحقيقاني كهيتي كتاب تحقيقي الشيخ ناصر العقلة كمقدمة كيا ام كتاب باسي چیەکە ئەو پوختی کردوێتەوە لە ناوەکەی دەرەکەوێ ئەم کتێبە خۆی باسی ئەوەکە کە خەڵەرێک هەیە لە ناو مسلمانانە، ئەویش ئەوەیە تەشەبوه کردنە بە کافرەکان، بە تایبەتی باسی جوولەکە و گاورەکانەکات، باسی ئەوەکە کە مسلمانان تەشەبوه ئەکەن بەوان و ئەمەیشە حرامە و لەگەڵ دینەکەیانە ناگونجێت و بە تایبەتی لە مەسەلەی تەشەبوهکردن پیان لە بۆنەکانیانە لە جەژنەکانیانە لە جلوبەرگەکانیانە لە زۆر شتی ترە. وەکوتم ئەو محققە باسەکانی شەیخ الئیسلامی لەو کتێبە لە مقدمەکەیە کورت کردوێتەوە. ئەم کتێبەی شەیخ الئیسلام دیراسەیەکە زۆر بە فراوانی بە شیکراوەیی بەس لەم مەسەلە ئەکا کە وەکوتم گرنگیەک و ترسناکیەکی زۆری هەیە لە ژیانی مسلمانانە. لەبەرەوەی دانەری ئەم کتێبە زانایەکی زۆر گەورەیە و مەوسوعی بووە و علومی ئیسلامی و علومی دنیەوی سەردەمی خۆی هەر هەمووی وەرگرتووە، بۆیە بە شێوەیەکی زۆر شیکراوەی چووەتە سەر ئوسوڵ و فروعی ئەم مەسەلە و هەموو بەڵگەیەک لە قورئان ئینجا لە سونەت و ئینجا لە ئاثاری سەلەف بەڵگەی عەقلی هەمووی هێناوەتەوە لەسەر ئەم مەسەلە کە ئەمەنە بەلایەوە گرنگ بووە، کتێبێکی وا گەورەی لەسەری داناوە. الشيخ الإسلام ابن تيمية لم كتب باسي أواك أما سلسر رأي أويكا يكيك لو شتاني كلا إسلام برونو ئاشکرا وەکو ڕۆژی ڕووناک دیارە و سەر ڕای ئەوەی کە لە قڕونە مفەضەلەکان واتە سێسەدە خەیریەکان ئەو مەسەلە دروست نەبوو تەشەبوهکردن بە کافرەکان یان لە سەردەمی سەحابە و تابعین و تابعی تابعین و ئەو سێسەدە، بەڵام لە دوای سەردەمانی ئەوان ئەم کارەساتە لەناو ئومەتە سەری هەڵدا و یەکێک لە سەرەتاکانی ئەو تەشەبوهکردنە بە کافرەکان ئەوە بوو بۆ نمونە بیناکردن لەسەر قەبرەکان. قەبر لە ئیسلامە هەر ئەو بوو بەرز نەئەکرایەوە بینایی لەسەر بکرێ و لەسەری بنووسرێ و ئەو شتانە، بەڵام ئەمە هەرزوو خەڵکی ئەم بدعیانە لە کافرەکانەوە وەرگرت و قەبرەکانیان بەرز کرد و بینایان لەسەری کرد و لەسەری نووسیان و ئەمە بۆ نمونە. اینجا شەیخ الئیسلام بەڕەحمەت بێت دوو ئەسڵ باس ئەکات وەکو ئەسڵ وەکو بنەمای شەرعی لە ئیسلامە. یەکەمیان ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵی داوە و ئومەتەکەی ئاگادار کردوتەوە کەوا ئێوە لە سەردەمانی داهاتوە شوێنکەوتووی ئومەتە کافرەکانە بن لە یەهود و نەسارا و لە فارس و لە ڕۆم و ئەوانە وەکو خۆیان ئەوان چیەکەن ئێوەش وەکو ئەوانەکەن. ئەمە بنەمایەکە و تازە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە و الله تعالی ئاگاداری کردوتەوە بۆیە ڕوویداوە و ڕوەدات. ئەسڵێکی تر باسەکات ئەوەیە کە الله تعالی خۆی ئەم دینە ئەپارێزێ سەر ڕای ئەوەی کە مسلمانان تەشەبوهەکەن بە کافرەکان و ئەم لادانە انحرافە دروستە بێ، الله تعالی خۆی دینەکەی خۆی ئەپارێزێ. جا باس لەو مەسەلانیشەکە کە ئایا ئەگەر تەشەبوهەکە لە دینە نەبوو لە دنیا بوو لە کەی جائیزە کەی جائیز نییە،
ئەم مەسەلەی زۆر بە جوانی شی کردوتەوە و وەکو کەسێک قسە ئەکات کە غیرەتێکی لەسەر دینەکەی هەیە، جگەلەوەی علمێکی باشی هەیە لە ئەوەی کە باسی ئەکات، هەروەها غیرەتێکی زۆر بە قووەتیشی هەیە لەسەر دینەکەی کە وا ئەکا وەکو خەمخۆرێک، جگەلەوەی زانایەک وەکو خەمخۆرێکی دینەکەی و وەکو ئەوەی کە ئەو دیاردەی بینیوە لەسەر دەمی خۆیە و ئێمەش تا ئێستا لە کتابەکەی ئیسپاتە ئەکەین کەوا ئاگدارمانەکاتەوە نەکەن شوێن کەوتووی کافرەکان بن. ئەم کتێبە یەکێکە لە چاکترین کتێبەکانی ئیبن تەیمیە و من خۆم زۆر سوودم لێ بینی و بە تایبەتی ئەم تحقیقەی ناصر العقل و داواکارم هەموو مسلمانێک ئەم کتێبە بخوێنێتەوە. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. كتابي الفتوى الحموية أمشتيك لما مشهورترين كتابكاني ابن تيمية بالرحمة بيت لا بواري عقيدة دا. أم كتابة يكي لتلبكاني ابن تيمية كابن عبد الهادي بالرحمة بيت الله. أم كتابة لصالي شرصونوت وهشت نوسيوة وسبب نوسيني أم كتابيشا بریتی بۆ لەوەی کە نامەیەکی بۆ هاتووە پرسیارێکی بۆ هاتووە لە شاری حەماوە لەو ساڵە یعنی لە 98 لە 698 نامەیەکی بۆ هاتووە پرسیارێکی تیا بووە و پرسیارەکە دەربارەی عەقیدە بووە و ئەمیش بەم شێوە مفەسەڵە وەڵامی داوەتەوە. عادەتی شێخ الئیسلام ئاوها بوو کە پرسیارێکی بۆ باتایە بە شێوەیەکی علمی و بە شێوەیەکی مفەسەڵ و بە بەڵگەکان بە شێوەیەک وەڵامی داوە کە ئیتر ئەبووە کتێبێک و تا ئێستاش ئێمە سودی لێوەرەگرین. هەروەکو عەقیدەی واسطەیش کە داوای لێکرا ابن عبد الهادي دەربارەی ئەم کتێبە دەربارەی ئەم کتێبە وتوێتی وهي يعني الفتوى فتوى حموية وهي جواب عن سؤال ورد من حماه سنة 98 و600 وجرى بسبب تأليفها أمور ومحن. أوش كبير وتري الفتوى الحموية الكبرى ئەوەیە بریتێرەوەی کە سەرەتا ئەو جوابێکی مختصری پرسیارەکەی داوە. دواتر کاتی هەندێک فیتنە دروست بوو، هەندێک قسە و باسە سەر مەسەلەکە دروست بوو، ئەو شی کردەوە مەسەلەکە زیاتر. لە شی کردنەوەکەیە اینجا ناونرا الفتوى الحموية الكبرى چونکو دوو نسخەی هەیە لە بەردەستان. نسخەیەکی ئەو نقولاتە لە سەلەف و لە ئەشاعیرە و لە سۆفیەکان و لە زۆر شت ئەوەی تیا نییە، ئەو کوبرانیە، ئەمیان کوبرایە. ئەو کەسەی کە پرسیاری کردووە پرسیاری ئاياتی صفاتی لە شەیخ الئیسلام کردووە، هەروەها پرسیاری ئەحادیثی صفاتی کردووە و مەسەلەی علووی الله عز وجل ابن تەیمیەش بەڕەحمەت بێت لەم فتوایە بە شیکراوەیی جوابی داوەتەوە کە بریتیە لە الفتوى الحموية. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اتبع طريقه وسنته إلى يوم الدين. كتابي التسعينية يكيكا لا كتابة مشهورة كاني ابن تيمية بالرحمة بيت. أم كتابة لسجنا نوسيوة لصالي حوصو ششي كوتشيا نوسيتي كاتك لمصر سجن بوشكو وبش لو لزنديانا كاني لمصر أبوه بشكشي لا شام أبوه الذي مشغول وانا خۆی باسی هۆکاری نووسینی ئەم کتێبەی کردووە بەوەی کاتێکە لە سجن بووە دوو کەس لەلایەن بەرپرسەکانەوە لەلایەن قاضیەکانەوە هاتوون لە ساڵی 1970 کۆچیە داوای زۆر شتیان ڕوونکردنەوەی زۆر شتیان لێ کردووە. یەکێ لەو مەسەلانە مەسەلەی نەفی الجیهە، ئەمە معروفە لە مەسەلەی صفاتە ڕای ئەهلی سونە و جەماعە و فیرەقەکان چییە. پرسیاری ئەوەیان لێ کردووە ئایا کەلامی الله عز وجل بە حرف و بە سەوتە. ئەوش لە سەرەتا بە وەڵامێکی کورت وەڵامیانی داوەتەوە، هەروە لەو شوێنە بە ئیرتیجال یعنی بەبێ ئەوەی بگەڕێت یەکسەر لە مێشکی خۆی وەڵامیانی داوەتەوە بە حازری بە ئیرتیجالی لەبەرەوەی ئەو کەسانە کە هاتوون یعنی وەڵامی ئانیان لێ داوا کردووە. بەڵام دوایی بە شیکراوەی ئەم کتابەیە نووسیوە و ابن رجب حنبلی بەڕەحمەت بێت ئیشارەی بەم کتابە داوە و باسی کردووە و فەرموویەتی كتاب المحنة المصرية مجلدان، يعني كاتك باسي كتابكاني شيخ الإسلام كردوه أم كتابه بناوي المحنة المصرية نابردو يعني التسعينية. وهروها ابن عبد الهادي أيش برحمة بيد لوصف أم كتاب نوسيتي وله كتاب في محنته بمصر مجلدان أرد فيه على القائلين بالكلام النفسي من نحو 80 وجها وتالى هشتار روى
وردي أو كسانية داوة وواتا الشاعرة لمسألة الكلام النفسي. شكو شاعرة ألين كلامي الله عز وجل بحرف بصوت نية بكلامك نفسية لداخل نفسي خويا، يعني مخالفي معتزلة كردوها بلا مكو أهلي سنة وجماعيش إثباتيان نكردوها كواتا بكورتي كتابي التسعينية لبر أول ناونراوة تسعينية لنوت الرووة الردي أشاعري داوته أواني داوته ككلامي الله عز وجل بكلامي نفسي وصف أكان هروها ردك بكل لابيا كان وأمكتب زور طبع كراوي كلا طبع مشهورة كان شي بتحقيقي دكتور محمد بن إبراهيم العجلانة لا سيفرقا والحمد لله رب العالمين. الحمد لله وكفى وصلى الله وسلم على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن وفاه. أم كتابة لا كتابة مشهورة كان ابن تيمية برحمة فيه ردي كسكتيا داوتوا طبعا بالتالي ردك لسر شخصي خويني لسر أفكاريتي ولسر زور مسائلي ترى كتابك بوناو مشهور بوا الردي بكري داوتوا أم بكرية كسنا ناسي خوي راسه على أهل علم وأنا بوا بلام أم ردي ابن تيمية وايكرد أو أم بكرية بناسرية يترتها أم روش بتشي بناسرية بوريكا كسكي زۆر ئازاری ابن تەیمیە دا تەکفیری ابن تەیمیە کردبوو تەنانەت تعەدای کردبووە سەریا دواتریش لە کاتێکا خەڵکی کۆ ئەبێتەوە و دیارە تەلەبەکانی خەڵکی بەگشتی کۆ ئەبنەوە لەو بەکرێ بۆ ئەوەی ئینتقامی ئەوەی لێ بکەن کە تعەدای لە ابن تەیمیە کردو ابن تەیمیە خۆی ئەیپارێزێ و نایەڵێ هیچ عەزەتێکی بدەن دواتریش کە ڕائەکات و سوڵتەی ئەو کاتە لەبەر هەندێک ئەسباب بەدوایە ئەڕوا یەکێ لەو شوێنانی کە بیری لێکاتە خۆی لێ بشارێتەوە و پەنای بۆ بە لای ابن تەیمیە خۆی ئەبێت. سبحان الله يعني ابن تەیمیە ئەوەنە ئەخلاقی بەرز بووە تەنانەت ناحەزەکانیشی کاتێک کە سەغڵەت بوونە پەنایان بۆ لای خۆی هێناوە. ئەم کتێبە الاستغاثة في الرد على البكري وا دەرەکەوێکە لە بە دوو خۆناغ شەیخ الإسلام بە دوو خۆناغ نووسیوێتی يعني لە مەرحەلەیەکە هەندێکی نووسیوە دواتر تەواوی کردووە خۆی فەرموویەتی كنت قد أجبت عن كلامه إلى هذا الموضع واتفقت أمور شغلت عن تمام ذلك حتى أنزل الله بأسه بهذا الظالم الجاهل وحزبه الجاهلين الظالمين ومبستي لم قصى البكري بووە جا تصور كان كسێکی وەکو ئەم بەکریە کە نە بە ئەهلی علم ناسراوە و بە کەسێکی خراپیش ناسراوە و تەنانەت سوڵتەی ئەو کاتە کە سوڵتەیەکی ئەشعەری بوو بە دوایەوە بوو و وەکو وتمان کاتێک کە شوێنێکی نەبوو پەنای بۆ بباهات پەنای بۆ ابن تەیمیە برد. ئەم کەسە ابن تەیمیەی تەکفیر کردبوو یعنی ئەوانەی کە ابن تەیمیەیان تەکفیر کردووە لە خراپترین کەسەکانن لە درێژایی مێژووی ئیسلامە لە دوای ابن تەیمیە حتا ئەم ڕۆژە هیچ کات کەسانێکی عەقیدە پاک نەبوونە ئەوانەی کە بەڵکو تەکفیری ابن تەیمیەیان کردو بەڵکو خەڵکانێک بوونە کە غەرەزی شەخسیان لەگەڵا بووە حەسوودیان پێ بردووە شتێکی لەو بارەوە بووە. ئەم ئەلبەکریە سۆفیەکی قوبوری بووە هاوارکردن بە غەیری الله عز وجل ئیستیغاثەکردن بە غەیری الله لەلای هەر زۆر شتێکی ئاسایی بووە بۆیە ابن تەیمیە ڕەدی داوەتەوە و ڕەدەکەیشی وەکو وتمان ڕەد نییە لەسەر شەخسی بەکری تەنها خۆی بەڵکو ڕەدە لەسەر هەموو قوبوریەک و لەسەر هەموو کەسێکەوە شرک ئەنجام بدات. یعنی ئەم بەکریە خۆی لەسەرەتاوە ئیستیعدایی واتە داوای کرد یعنی هانی سوڵتەی ئەو کاتەیەدا بۆ ئەوەی فێر بوون هەر کەسێ معارەزەی ابن تەیمیە بووە ئەجۆ شکاتی لێ کرد لەلای ئەوانیش ئەیان کرد و سجنیانە کرد جا ئەمیش ئەو هەوڵەیەدا ئەم کەسە قوبوریە ئەم بەکریە بۆیە هەڵهات کە هەڵهات دوایی هانای بۆ ابن تەیمیە خۆی برد ابن تەیمیەش شەفاعەتی بۆی کرد. طبعا یەکێ لەوانەی کە لەم سەردەمەیشە قسە لەسەر ابن تەیمیە هەیە و زۆر بێڕەحمانە ئیتیهامیەکەن ئەوەیە کە بۆ نمونە ئەم بەکریە کە کەسێکی مشریک بووە و کەسێکی قوبوری بووە پەنای داوە و داوای لە سوڵتە کردووە کە محاسبە نەکرێت لەسەر ابن تەیمیە. ئیتر ابن تەیمیە ئەخلاقی بەرز بووە و ڕەدی داوەتەوە ڕەدی فکرەکەی ڕەدی شرکەکەی ڕەدی هەموو شتێکی ئیستیغاثەکردنی ڕەدەکانی داوەتەوە بەڵام قبولی نەکردووە کە لەسەر ئەم عقوبە بدرێت تەنانەت خەڵکی هاتن بیکوژن تەلەبەکانی و خەڵکی عام و ئەوانە نەیهێشت ڕێگری کرد لە خەڵک کەوا هیچ جۆرە عەزەتێکی بدەن والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى صحابته الكرام ومن سار على طريقهم إلى يوم الدين. كتابي الرد على المنطقيين
ئەمیش یەکێکە لەو کتێبانەی ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ کە بە شێوەیەکی زۆر بەرفراوان مەشهورە لەناو مسڵمانانە و لەناو ئەهلی علما. ئەم کتێبە لە ئەسڵەکەی لە ئەسکەندەریە نووسیوە، خۆی باسیەکات لەو کاتە لەگەڵ هەندێک لەوانەی کە متەئەسیر بوونە بە منطقەکان و فەلاسیفەکان هەندێک قسە و باسییان لەلای ئیبن تەیمیە کردو، ئەویش ڕەدێکی سەرەتایی داوەتەوە. بەڵام دواتر کە گەڕاوەتەوە شام ئیشی لەسەر کردو و بەڵگەکانی بۆ زیاد کردو و بۆتە کتێبێک. لە ماوەی کۆتایی ژیانیشە دووبارە کتێبەکان بۆی خوێندۆتەوە کە خۆی نووسیوێتی، ئەویش هەندێک ئیضافاتی تری بۆی کردووە لەو کاتە. ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ لەم کتێبە باسی بنەماکانی فکری فەلسەفی و فکری مرۆڤەکانەکە کە لەسەر ئەساسی منطق بینایان کردووە، یعنی باسی علمی منطقەکات و ڕەدی ئەو علمە ئەداتەوە، یان بەڕۆنتر دقیقتر بڵێن ڕەدی ئەو انحرافات و ئەو فەسادەی کە لەو منطقە هەیە و ئەوانش کە متەئەسیر بوونە پێی لەناو مسڵمانانەوە ئەو مەسەلە بەڕوونی ڕەدەداتەوە. طبعا ئەم جۆرە کتێبانە ئەسڵی احتیمام و علمی ئیبن تەیمیە نییە، بەڵام ئیبن تەیمیە لەوانەیەکی لە ڕەخنەکانیش لەسەری ئەوە بێ کە لەبەر ئەوەی ڕەدی ئەمانە بداتەوە، ڕەدی فەلاسفە و مەناطق و منطقەکان ئەوانە بداتەوە، یۆنانی و ئیسلامیەکان کە فەیلسوفە ئیسلامیەکان کە لەسەر ڕێباز و ڕێچکەی ئەوان ئەڕۆیشتن، ناچار بوو فێری ئەم علمە بێت. کە فێری ئەم علمە بوو قسەکانی هەندێک نامۆیە قیاس بە قسەکانی تری کە هەمووی قال الله و قال الرسولە، بۆیە ئەبینی باسەکانی وشکن بۆ کەسێک کە علمی بەو بوارە نەبێت ئاسان لیان تێناگا، بەڵام لە عینی کاتە بەرزی توانا و ئاستی علمی ابن تەیمیە نیشانەدات. باسی المقام السلبي في الحدود والتصورات، باسی المقام الإيجابي في الحدود والتصورات، المقام السلبي، أمانة هموي في الأقيسة والتصديقات، هموي تعابيري أوانا والرد ذاته بفكرك إسلامي وهاوكات بعقله بهندي أقيسي تري عقلي ببيوركاني خوان. واتە ئەم کتێبی ابن تەیمیە زیاتر بۆ کەسێکە یان بۆ کەسانێکە کە بیانوێ لەم بوارە شارەزا بن و لە ضەلالاتی فەلاسیفە و ئەوە کەسانی لە منطق یعنی ئەفکاریان بڵاو بووەتەوە، یعنی ڕەدی ئەوانە بزانێ و هەروەها ڕەدی ئەوانش بزانێ کە بەناو ئیسلامەوە لەناو مسڵمانانەوە پشگیری ئەو جۆرە فەهمیان کردووە. الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته الكرام ومن والاه. كتابي درء تعارض العقل والنقل يكيكا لا مشهور ترين كتابكاني ابن تيمية. شهرتي تنانت لسردمي خوشيا زور شهرتي هبو وهرشي أوانيك ترجميان كردو واتا باسي جيانامي ابن تيمية كردو باسي كتابكانيان كردو إلا بتايبت إشارتيان بۆ ئەم کتێبە کردووە. تەلەبەکانیشی ئیبن القەیم، ئیبن عەبدولحادی، ئەمانە هەموویان وەکو کتێبێکی عەظیم و وەکو کتێبێکی زۆر کاریگەر باسی ئەم کتێبەیان کردووە. طبعا ئەم کتێبە ناوێکی تری هەیە هەر لەسەر بەری کتێبەکانیش هەیە، درء تعارض العقل والنقل یان موافقة صحيح المنقول لصريح المعقول. لا عنوانەکەی دیارە ئەم کتێبە گەورە، طبعا ئەمە 11 بەرگە دیارە باسی چی ئەکات؟ باسی ئەوە ئەکات دەرە یعنی دەفع یعنی نەفی، یعنی ئەوە لابردنی چی ئەو گومانەی کە گوایە تعارضێک هەبێ لە نێوان نەقلە کە کتاب و سنە و ئایەت و حەدیث و ئەوەیە و لە نێوان عەقلە، یعنی عەقڵی ئینسانیان بیر و بۆچوونە سەلیمەکان نابێ لەگەڵ نەقلاوە تا لەگەڵ قورئان و حەدیثە هیچ تێگیران و ئەویان هەبێ. ئەم کتابە هەر هەمووی بۆ ئەو مەسەلەیە کەواتە ئەمە ڕەدی فەلاسیفەی تایە، ئەم کتێبە ڕەدی ئەهلی کەلامی تایە و ڕەدی جەهمیە و ئەشاعرە و موعتەزیلە و هەرچی ئەوانەی دەربارەی علووی الله تعالی، دەربارەی صفاتەکانی الله تعالی بەگشتی قسەیەکیان کردووە موافق نەبێ بۆ کتاب و سنە، ئیبن تەیمیە بە شێوەیەکی مفەسەڵ علمی جوان زۆرێکی بە قال الله و بە قال الرسول و بە قسەی سەلەف و بە ئیجماعاتی سەلەف و بە ئەوانە و زۆرێکشی بە عەقڵی خۆی، بەو عەقڵەی کە وەکو وتم لە باسێکی ترا بۆ ڕەددانەوەی فەلاسیفە و ڕەددانەوەی منطقین و ڕەددانەوەی ئەهلی کەلام ناچار بوو بچێ عیلمەکانی ئەوانیش فێر بێت کە ئەمە باشە و خراپیشی تیا بوو، بەڵام یەکێ لە باشەکانی ئەوە بوو بە زمانی خۆیان ڕەدیانی داوە. ئەم کتێبەیشە بەشێکی لەو زانستە عەزیمە ئیبن تەیمیەتیایە کە جگە لە کتاب و سنە بە عەقڵیش ڕەدی ئەوانی داوەتەوە. ئیبن القەیم
كاتێک کە وەصفی ئەم کتێبە ئەکات ئەڵێ إنه كتاب لم يطرق العالم له نظير في بابه. ئەڵێ شتیوان نەبووە کتێبێک تر لەم شێوە نەبووە بەم شێوە نووسرابێت مەبەستی لە مهمیە. فإنه هدم فيه قواعد أهل الباطل من أساسها. بنەماکانی ئەهلی باطلی لە ئەساسەوە ڕوخان. فخرت عليهم سقوفه من فوقهم إلى آخر أقسانك لو بارەوە کردوێتی. ئەم کتێبەی ئیبن تەیمیە بەڕەحمەت بێت لە نێوان ساڵەکانی 1912 کۆچی بۆ 1970 کۆچی نووسراوە، بە دەقیقی دیار نییە. کتێبی ئەو سەردەمە بە تایبەتی ئیبن تەیمیە کە دایمە لە شەڕی گومڕاکانە بووە، لە سجنا بووە، لە نەفیا بووە، هەندێک کتێبەکانی لە سجنا نووسیوە، هەندێکی لە شوێنەکان نووسیوە، دوای جارێکی تر ماوەیەکی تر دەستی پێ کردوتون تەواوی کردووە. تاریخی نووسینەکانی هەمووی دیار نییە، بەڵام زانایان و محققەکان بە دوایە چوونە سە بۆ نمونە ئەم کتابە ئەڵێن لە نێوان ساڵی 1912 بۆ 1970 نووسیوەتی. بەڵگەیان چیە لەسەرەمە؟ وتویانە خۆی کاتێک کە لە مەسر بووە وەڵامی پرسیارێکی داوەتەوە لێ، وتوێتی وەلەما كنت بالديار المصرية سألني من سألني من فضلائها عن هذه المسألة فقالوا في سؤالهم. ئەم قسەی لە سەرەتای کتێبەکە کردووە، بەڵگەیە لەسەر ئەوەی دوای هاتنەوەی لە مەسر ئەم کتێبەی نووسیوە. زانایان چیان کردووە؟ ئەم بەراوردانیان کردووە بۆی تاریخی نووسینی کتێبەکە بزانن. کەواتە هۆکاری نووسینی ئەم کتابە و تەلیفکردنی ئەم کتابە ڕەتدانەوەی فەلاسیفەکانە و ئەهلی کەلامە. ئەهلی کەلام خاڵی مشتەرەکیان لەگەڵ فەلاسیفە زۆرە، بە تایبەتی ڕەتدانەوەی فەخری رازی، چونکو فەخرەدین ڕازی کە ڕەسی ئەشاعیرەیە و ڕەسی ئەهلی کەلامە لە ڕووی تواناوە، لە ڕووی چونکو فەخرەدین ڕازی علمی سەلەفی ڕەدەکردەوە بە هەموو شێوەیەک، و ئەو پەڕی سنوور بەزاندن و وەکو هەندێک لە زانە ئەڵێن بێ ئەدەبیشی بەرامبەر سەلەف کردووە و بە عەلەنی عەقڵی پێش نەس ئەخست. بۆیە ڕەدەکەی ئیبن تەیمیەش بەڕەحمەت بێ لەسەری ڕەدێکی زۆر حەدی، ڕەدێکی زۆر ڕۆن و ئاشکرا هەم لەسەر نەقل هەم لەسەر عەقل اعتیمادی کردووە لە ڕەدەکەیە. ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ خۆی دەربارەی ئەم كتابي خويا فرميتي أما كتابنا هذا فهو في بيان انتفاء المعارض العقلي وإبطال قول من زعم تقديم الأدلة العقلية مطلقا. وتردي أشاعره بيش أوان جهمية ومعتزلة وأنا أداتوا علي من رد أوان أدمو كبمطلقي أدلة عقلي بيش أدلة نقلي أخن وكو باس ما كرت يعني رد لسر هەندێک لە فقەکان و هەندێک لە کەسەکان بە تایبەتی وەکو فەخرەدینی ڕازی. بەڵام کتێبەکە موسعە. ئیبن تەیمیە کاتێک کتێبێکی بچووکیش ئەنووسێت دەرەچێت لە مەوزوعەکە بۆ زۆر مواضعی علمی تر. طبعا ئەم کتێبە زۆر گەورەیە و بەرفراوانە، چۆتە ناو زۆر مەسائلی تەوحیدەوە، مەسائلی ئیمانەوە، مەسائلی قەدەرە، مەسائلی ئەدلەی سەمعی، زۆر شتی تریش. کتێبێکی عەزیمە، کتێبێکە ئاستیشی زۆر بەرزە، کتێبی عولەمایە، کتێبی طەلەبەی علمی بەتوانایە. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله وصلاة وسلاما دائمين على رسول الله وعلى آله وصحابته وأزواجه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. كتابي الصفدية يكيك لكتاب مشهورة كاني بيشوا ابن تيمية برحمة بيت. أم كتابي الصفدية هل وكو كتابي الواسطية وەکو کتێبی ئەلحەمەویە لەوە هاتووە ناوەکەی کە کەسێک لە ئەو جێگەوە کە لێرە سەفەدیە، سەفەد شارێکە لە فلەستین، کەسێک داوای فتوایەکی لێ کردو، پرسیارێکی لێ کردو، دوای وەڵامەکەی پێی وتراوە سەفەدیە، بەوە ناسراوە و دواتر بۆتە کتێبێکی شۆک و ئەم کتێبەی. ئەمە دەربارەی فتوایەک بوو لە کەسێکەوە پێی وت رجل مسلم يقول إن معجزات الأنبياء صلى الله عليهم وسلم قوى النفسانية أفتنا مأجورين. واتا خلقانيك هن ألين مسألة معجزات أنبياء أما هيزكي دروني لا يخوي عن هيزكي درونية أنك أو بيت معجزة بيت الله تعالى لسردستي أواني إجراء كرد بيت أوش بأسلوبة واضحة كي خوي صريحة كي خوي كالجانيا زور حديب ولا جورشتانو كورتي هار خوي لكتابك فرميتي هذا الكلام كفر
يعني چییە کاتێک کەمجا جوابەکە بۆ ملخصی لە سەرەتای کتێبەکەەوە دا دوایی لە درێژایی کتێبەکە بەڵگەکانی لەسەر شیەکاتەوە ئەڵێ هذا الكلام كفر وهو من كلام طائفة من الفلاسفة والقرامطة والباطنية والإسماعيلية ونحوهم كابن سينا وأمثاله وأصحاب رسائل إخوان الصفا والعبيديين الذين كانوا بمصر من الحاكمية وأشباههم، وهؤلاء كانوا يتظاهرون بالتشيع وهم في الباطن ملاحدة ويسمون القرامطة والباطنية وغير ذلك. كواتا أما أصلي مسألة برسالك لكرا لصفا دوا کەسێک پیاوێک لە سەفەت پرسیاری لێ کردو ئیش وڵامەکەی داوەتەوە کتێبەکە بەوە ناوی ڕۆیشتووەکە ئەسەفەدیە. کتێبی ئەسەفەدیە بە پێی تەحقیقی ئەوانەی کە بەدواداچوون بۆ مێژووی نووسینی کتێبەکانی ئیبن تەیمیان کردو بە ڕەحمەت بێت ئەڵێن ئەم کتێبەیە لە کاتێکی درەنگا لە ژیانیان نووسیوە، یعنی کتێبی لە ئەمە کتێبێک نییە لە سەرەتاکانی ژیانیان نووسی بێتی وەکو کتێبی ئەسارم المەسلول مەسەلەن. نەخێر ئەمە کتێبەکە لە کاتێکی درەنگا لە ژیانیان نووسوێتی بە تەقریبی لە نێوان ساڵەکانی 1916 تاکو 1922 خۆی لە 1928 تا وەفاتی کردووە ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێت. بەڵگەیان چییە لەسەر ئەمە؟ هەر خۆی لە دوو جێگەی کتابەکە فەرموویەتی هەندێک قسەی تیا کردو بۆ نمونە لە شوێنێکە ئەڵێ وقد استوفينا الحجج في هذا الباب في درء تعارض العقل والنقل وذكرنا كل ما بلغنا أنه ذكر في هذا الباب. الله من أما سليش ما لكتابي درء تعارض العقل والنقل باس كردوه جاء كتابه خوشي كتابك لأواخر جيانيا نوسيوتي كواتا أم كتابي ابن تيميش لروي موضوع كاني والنزيك لكتابي درء تعارض العقل والنقل چونكو رد لسر فلاسفة كان يعني بشكل بوكو مضموني بشكل لكتابي درء تعارض العقل والنقل لێرە ڕەدی فەلاسفەکانە داتەوە و بەرگری لە پێغەمبەرانەکە عەلەیهیمو السەلام لەسەر ئەوەی کە معجزاتەکانیان لەلای ئەڵڵا تەعالاوە هاتووە و بریتی نییە لە هێزێکی دەرونی کە بۆیان هات بێت. ئینجا وەکو پێشتریش لە کتێبەکانی تریا باسمان کرد ئیبن تەیمیە لە باسەکان دەرەچێ بۆ باسی تر کە نزیک بێ لەو باسەوە، بۆیە لێرە ناوی فەلاسفە بەناو ئیسلامیەکان ئەهێنێ وەکو ئیبن سینا وڕەد دێداتەوە و هەروەها سۆفیە فەیلسوفەکانیش وەکو ئیبن سەبعین وەکو ئیبن عەرەبی ئەوانشە کە لە تەسەوفەکەیانە بوعدێکی فەلسەفی هەبووە وەکو ئەو نەزەریەی حلول و ئەو شتانەی کە هەیان بووە وەحدەت الوجود و ئەوانە ڕەدی ئەوانیشی داوەتەوە لەم کتابە. ئەم کتێبە لە بە تەحقیقی زانایەکی ناودار کە محەممەد ڕەشاد سالمە تحقيق كراوة وطبع كراوة والحمد لله رب العالمين. أحمد الله تعالى حمدا يوافي نعمه ويكافئ مزيده، وأصلي وأسلم على خاتم الأنبياء سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحابته الكرام ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. كتابي الفرقان بين أولياء الرحمن وأولياء الشيطان يكيك لكتابة مشهورة كان ابن تيمية. ئەم کتێبە لە ڕووی مێژووی نووسینەوە محققان ئەڵێن ئیبن تەیمیە ئەم کتێبەی ئەلفورقانەیە لە دوای کتێبی دەرء تعارض العقل والنقل و لە دوای کتێبی ئەسەفەدیە نووسیوە دیارە لەبەر ئەوەی لەو دوو کتێبە ئاماژەی بەم کتێبە کردووە، ئاماژەی بە کتێبی ئەلفورقان کردووە. ناوەڕۆکی ئەم کتێبە هەر لە عنوانەکەی دیارە باسی ئەولیای ڕەحمان و ئەولیای شەیطانەکات، تەعریفیانەکات، باسی ئەو وەلی کێیە، وەلی ئەڵڵا کێیە، بە کێ ئەوترێ ئەولیا و صفاتیان چییە، چۆن بیان ناسینەوە و منهەجی ئەو کەسەی کە وەلی ئەڵڵا تەعالا بێت ئەبێت چی بێت و ڕێگای چۆن بێکە بیگرێتە بەر و هەروەها وەلی شەیطان کێیە، صفەتی ئەوان چییە، چۆن بیان ناسینەوە. ئیتراوە لەم یعنی زیاتر باسەکانی طبعا دەرەچێ بۆ باسی تر، بەس زیاتر تەرکیزی ئەلم کتێبێ لەسەر ناساندنی ئەولیای ڕەحمان و ئەولیای شەیطانە و هەموو ئەم قسانیش کە ئەیکات طبعا بە تەفسیلاتێکی زۆرەوە هەمووی بەڵگەی کتاب و سنەی بۆ ئەهێنێتەوە. یعنی لە ضمنی باسەکانە باسی الحب في الله والبغض في الله ئەکات، باسی وەلا و بەرا ئەکات، ئیتر باسی زۆر مەسائلی تر
ئەکات دەربارەی موشرکەکانی عەرەب، دەربارەی ئەوەی کە ڕێگەیەک نییە غەیری ڕێگەی ئیسلام، دەربارەی باسی ئەهلی سوفا ئەکا لەم کتێبە، کۆمەڵک حەدیث و ئەو شتان ئێنێ شەرحێکا و تەحقیقیەکا لە کتێبەکەیە. هەروەها لەو کتێبە باسی ئەوەکە کە ئایا ئەکرێ غەیری موسڵمان غەیری ئیماندار وەلی بێت. طبعاً تر لەمەوە دەرەچێ بۆ باسی مکاشەفات و باسی کەرامات و باسی ئەو شتانە. طبعاً ئەم کتێبە زۆر چاپەکرێت، طبعاتی گەلێک زۆرە. یەکێک لەو طبعانی کە ئاماژەی بۆ کرێت و بە طبعەیەکی باش لەبەر تەحقیقەکەی دانرێت، طبعەیەکە بە تەحقیقی دکتۆر عەبدوڕەحمان عەبدولکەریم ئەلیەحیا لەلایەن مەکتەبەی دارالمنهاجەوە چاپکراوە. والحمد لله أولا وآخرا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته الكرام ومن سار على طريقهم ونهجهم إلى يوم الدين. كتابي منهاج السنة النبوية بيكيك على مشهور ترين كتابكاني ابن تيمية بالرحمة بي على الإطلاق. ئەگەر بێت و چەند کتێبێکی کەمی هەڵبژێرین بڵێن ئەمانە لە چڵەپۆپەی کتێبەکانی ابن تەیمیان منهاج السنة یەکێکە بێ لەو کتێبانە. طبعاً ئەم کتێبە لە ڕەدی لە ئەساسا لە ڕەدی زانایەکی شیعی سەردەمی خۆی کە ابن المطهر الحلی پێوترێ ڕەدی داوەتەوە، بەڵام کە عادەتیهی شەیخ الئیسلام کتێبەکەی پڕ کردووە لە علمی خۆی و مەسەلەکە لەوە دەرچووە کە ڕەد بێت لەسەر ئەفکار و قسەی کەسێک، بەڵکو دەرئەچێت بۆ زۆر مەسائلی عەقەدی تر کە یەکێک لە ئەوانە ڕەدی شیعەیە. ناوی تەواوی کتێبەکە بریتیە لە منهاج السنة النبوية في نقد كلام الشيعة والقدرية، کەواتە دەرەچێت لە يعني مشتركاتی ضەلالی نێوان فرقەکان هەمووی ئەکاتە باسی ڕەدانەوە لە کتێبەکەیە. طبعاً ابن تەیمیە لە ئەم کتێبە بەرامبەر شیعە زۆر تند بووە، بەرامبەر هەموو فرقەکان تند بووە، بەڵام ئەڵێن یەکێک لە طبعاً ابن تەیمیە لەم کتێبەیە زۆر تند بووە بەرامبەر شیعە و بەرامبەر ئەو کەسێش کە ڕەدی داوەتەوە کە ابن المطهر الحلی بووە لە هەندێک شوێنە پێڵە ابن المنجس الحلی. جا ئەڵێن جارێکیانێکیان بینیوە لە حەج ابن المطهر ئەوی ناسیوە، بەڵام ابن تەیمیە ئەوی نەناسیوە، هەندێک قسەیان کردووە ئەوانە وتێتی تۆ کی؟ قسەکانی ابن المطهری بەدڵ بووە ئوسلوبی قسەکردنەوە ئەوەیە، وتێت تۆ کی؟ وتێتی من ئەوەم کە پێم ئەڵێ ابن المنجس. اینجا هەندێک پێکەنینە قسە و شتیان کردووە پێکەوە لەوێ. ابن تەیمیە ڕەدی شیعە داتەوە لەوەی کە ئیمامەت بۆ ئیمامەکانی یعنی ئەوانی ئەهلی البەیتە ڕەدیانە داتەوە، نەقضی قسەکانیان هەڵەوەشێنێتەوە بە بەڵگەی کتاب و سنت، و هەروەها هەرچی ڕوایەت تاریخەکانیان هەیە ئەهێنێت و شیعەکاتەوە و ڕەدێداتەوە هەڵەوەشێنێتەوە، و لە هەموو شتەکانیشا معتەمیدە لەسەر قورئان و لەسەر حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە عادەتیهی هەر ئەو عادەتەن ئەوە منهەجێتی. ئەم کتێبە کۆمەڵێک طەبعاتی هەیە، 4 بەرگە هەیە، 9 بەرگە، بەڵام زیاتر ئەوەی کە مەشهورە و ئەوەی کە زۆربەی طەبعەکان ترش لەوانی لەوە وەرگیرابێ ئەو طەبعەی جامعەی محەممەد بن سعودی ئیسلامیە کە بە تەحقیقی دکتۆر محەممەد ڕەشاد سالم طبع كراوة. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. كتابي الإيمان الكبير أي شيء كالكتاب بناوبانك كاني شيخ الإسلام ابن تيمية، وواجد لك كتابك لا كوتايا كان يجياني نوسيتي نكلة أخير يجياني، بلام لو تنصالي كوتاي يجياني نوسيتي أم كتابة. لا كتابي الفرقان بين الحق والبطلان كأمريكا كلو كتاباني للسجني آخر جارة كسجن كلا لسجني قلعة لدمشق نوسيتي لوي آماجي بم كتابة كردوة بكتابي الإيمان الكبير، وهروها لنامي كيتريشا كهرلا أو سجني كوتمان تايا بو تا كوتاي جياني ديسان لويش ئاماژە بەو کتێبەکە لە نامەکانیا خۆ نامەکانشی کە ئینارد هەر باسی علم بوو، ئەو ژیانی هەر باسی علمیە کرد، کەسێکیش بوو جگە لە باسکردن خۆشی هەر بە عەمەلی لە مەیدانی جیهادا بوو، لە مەیدانی تەطبیقکردنی علمەکەیە بوو. جا لەو کتێبەیە لەو نامەیە ئەڵێ وهذا مبسوط في مواضع مثل كتاب الإيمان وشرح أحاديثه وآياته. ئەڵێ من ئەم مەسەلەم بەشی کراوەی باس کردووە لە کتابی الإيمانە، هەروەها لە کتێبی الجواب الصحيح
لمن بدل دين المسيح كيتر أولا وآخری کتێبەکانی لە ژیانە نووسێتی لێش ئاماژەی بەم کتێبە کردووە. لەم کتێبە دەرەکەوێت هەر لە ناونیشانەکەی کە باسی ئیمانەکات، تعریفی ئیمانەکات، جیاوازی نێوان ئیمان و ئیسلام باسەکات، باسی ئیمان و ئیسلامەکە کاتێک کە یەکەگرن لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە جیا ئەبنەوە هەندێک ئەحادیث لەم بارەوە ئەهێنێتەوە شەرحێکە. ئیتر ئەوەی کە باسی علمی بێ دەربارەی ئەم مەسەلە و بە بەڵگەی کتاب و سونەت ئیبن تەیمیە بە شێوەیەکی زۆر جوان و چاک باسیەکات. ئەم کتێبە طەبعات زۆرە، بەسێکی لە طەبعە نایابەکانی کە بە محەققی چاپکراوە، کتێبێک طەبعەیەکە، طەبعەی دارولعاسیمەی پێوترێ، تحقیق کراوە لەلایەن محەققێکی مصریەوە. ئەم کتێبە لە ضمنی مەجموع الفتاوایشە هاتووە لە بەرگی حەوتە لە عندي طبعاتها. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله لا نحصي ثناء عليه هو كما أثنى على نفسه، والصلاة والسلام على من بعثه الله رحمة للعالمين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحابته الكرام ومن سار على نهجهم إلى يوم الدين. كتابي الجواب الصحيح لمن بدل دين المسيح، أما تايبة لرد نصارى كان المسيحيان بيوتري. شون كتابيكي هي لرد بونمنا فخر الدين الرازي، كتابيكي هي وكو أشاعرة وقدرية كان، كتابيكي هي لرد الشيعة كان، كتابيكي هي هر فرقيكي هر جماعتكي يعني هر کەسێکی گومڕای تایبەت کردووە بە نووسینی کتێبێک لەسەری، دواتر بۆتە کتێبێکیش کە ئومەت بەجارێ سوودیان لێبینیوە. بە هەمان شێوە ئەم کتێبێشە خۆی سەبەبێکی بووە کە ڕەدی یەکێک بووە لە نەساڕاکان بە ناوی بۆڵس. ئەم بۆڵسە ڕاهب بووە و ئەسقۆفی ئەوە بووە لە ئەنتاکیا. ئەمە کتێبێکی نووسیوە، کتێبەکەی گەیشتوتە ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ، ئەو احتجاجی کردووە بەوەی کە دینی نەسارا دینێکی ڕاستە و یعنی دیفاعی لە دینی نەسارای محەڕەف کردووە. ئیبن تەیمیەش بە ڕەحمەت بێ ئەم کتێبەی تایبەت بۆ ڕەتدانەوەی ئەوان نووسیوە کەوا دینەکەیان دینێکی محەڕەفە و بەڵگەکان ئەهێنێتەوە کە ئینجیل کتابێکی محەڕەفە و طبعا لە ئینجیلیش دەرەچێ بۆ کتێبەکانی تریش تەنها لە ئەنجیلە لە ڕەدی نەسارا ناوەستێ بەڵکو ڕەدی یەهودیش ئەداتەوە. لەم کتێبەیە ئیبن تەیمیە ئەوە ئیثباتەکە کە پێغەمبەران هەمویان لەسەر دینی تەوحید بوونە، یەک بەرنامەیان هەیە و هەمووی برایەکن و هەمووشان مژدەیان داوە بە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە محەممەدە و خاتەمی پێغەمبەرانە. ئەم کتێبە کۆمەڵی طەبعاتی هەیە و زۆر بڵاو بووتەوە، بەڵام هەندێک لە طەبعەکانی هەیە 3 بەرگە، هەیە 2 بەرگە و یەکێکیان کە لەوانەیە باشترین ئەو چاپانە بێت طەبعەی دارولعاسیمەیە کە زۆرێک لە کتێبەکانی ئەم دارە کتێبی باشن. ئەمە لە ئەسڵە بریتیە لە چەند ڕسالەیەکی دکتۆرا لەم کتێبە لە 6 بەرگە کۆکراوەتەوە و بە محەققی ئەو کتێبیان تحقیق کردووە و چاپکراوە لەو طەبعەی دارولعاسیمە. لە ڕووی مێژووی نووسینی ئەم کتێبەوە ئەتوانین بڵێن لە کۆتاییەکانی تەمەنیان نووسیوەتی ئیبن تەیمیە، لە دوای کتێبی تعارض العقل والنقل و لە دوای کتێبی منهاج السنة نووسراوە، چونکە لەم کتێبانە ئاماژەی بەو 2 کتێبە کردووە کە باسمان کرد. بۆ نمونە لە شوێنەکە فەرموویەتی ويظن كثير من الناس أن هذا من كرامات عباد الله الصالحين ويكون من إضلال الشياطين، كما قد بسط الكلام في هذا الباب في غير هذا الكتاب مثل الفرقان بين أولياء الرحمن وأولياء الشيطان. كواتا دعي أو كتابة نسراوة لكوتا يكاني جيانيا نسيتي. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. الحمد لله حق حمده، والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وصحبه ومن سار على سنته إلى يوم الدين. كتابي قاعدة جليلة في التوسل والوسيلة، يكيك لكتابة مشهورة كاني ابن تيمية. كم كتاب خاني علماء وطلبي علم تنانت خلقي عوامش أبيني أوانك اهتماماتي علوم إسلاميان هي إلا كتابي قاعدة جليلة في التوسل والوسيلة. طبعا كتابة یەکێکە لە ئەو کتێبانەی کە شەیخ الئیسلام بە ڕەحمەت بێ لە کۆتاییەکانی ژیانیان نووسیوەتی، چونکە کتێبی تریش هەیە هەر درەنگ نووسیوەتی، وەکو کتێبی الاستیغاثة
في الرد على البكري وكتابي الفرقان بين أولياء الرحمن وأولياء الشيطان لم كتابة لتشندين شونا إحالة أكابو أم دو كتابة بونو منه أميشا بلغي لسلوي كالكاتكي درنغا لجيانيا نوسيويتي شيخ الإسلام خويشي زور بجواني لا كتابك خويا باس كتابك خوي كردو بناسي كردو فرميتي فإن هذه القواعد المتعلقة بتقرير التوحيد وحسم مادة الشرك والغلو كلما تنوع بيانها ووضحت عباراتها فإن ذلك نور على نور وتا مثلا كبيوستا بمثلي تقرير توحيد ومثلي الروم كردنوي الشرك ومسألة غلو زيادة الرويلة أو شتاني كبرو الشرك كسك أبات أفرميت شن باس بكري زياتر أو نور على نور زور شتێکی باشە ابن تەیمیە خۆی زانیوێتی ئەم جۆرە باسانی زۆر کردووە بەڵام مەبەستی بووە کە تەنویع بکات و هەرجارێ بە جۆرێک باسی بکات لەبەر ئەوەی تەوحید بنەما و بنچینە و ئەساس و نهێنی قورئانە و ئامانجی هەموو پێغەمبەرانە کە الله تعالى لبيناو تحقيق كردني توحيد أواني ناردوا ابن تيمية وكو اقتدائك بوانوا توحيدي بجورها شواز باس كردوا لم كتابة ابن تيمية تأكيد لسر مسألة غلو كاجل مسائل توحيد تأكيد لسر مسألة غلو وزيادة الرأي أواني كهواركا بمخلوقا كان أواني كمبالغة كان لا وصف كردن ولا برس كردنوي بشر كان بو آستي مرۆڤایەتی بەرزتر زۆر تاکید دەکاتە سەر ئەو مەسەلانە بەڕەحمەت بێت جۆرەکانی چین حکمی چییە حکمەکانی باسەکات هەروەها کە ئەوەی پەیوەندی بە شەفاعەتەوە هەیە باسیەکات ئەوەی پەیوەندی بە دوعا ئەوە هەیە دوعای مرۆڤەکان بۆ الله تعالى و ئەو دوعا کە ئەچێتە بابی شیرکەوە بۆ مرۆڤەکان هەموو ئەوانە بە جوانی ڕوونەکاتەوە لەم کتێبەیە یعنی ئەوەی شرکی بێت و ئەوەی شرکی نەبێت جایەکاتەوە لە یەک يعني أو كسيك هاوار بشيخك بكسيك كامردو الله يا أي سرقورم أي فلانة شيخ فريام كوا باسي أو كاكا أما الشركة هروها أويش كا لناو خوش معنا أوها هي جاري وهي الله بخاطري بيغمر صلى الله عليه وسلم بخاطري فلانة كس رحمة بلي بكا أواني شي جوان شي كردتو لقالبي شرعي خويا داهنا و كتابة وكوتم تحقيقي زورة وطبعاتي قلق زورة لە بەیروت و لە ڕیاض و لە مصر و لە زۆر شوێن طبع کراوە و تحقیقیش کراوە لەلایەن ئەو مەشهورەکان زۆهیر الشاویش عەبدولقادر ئەرناؤوط ڕەبیع بن هادی المەدخەلیش ئەویش هەر شەرحێکی لەسەری هەیە و زۆر تحقیقات و شەرح و شتی تریشی لەسەرە وسبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه يكي كتير لكتابة مشهورة كان بلكو زور مشهورة كاني ابن تيمية برحمة بيت كتابة كبناوي رفع الملام عن الأئمة الأعلام ملام واتا قلي بكرتي أم كتابة هاموي برقري كردنا وأستوبا كردنا بو ئیمامە گەورەکانی ئیسلام نەک هەموو کەسێ یان نەک هەموو زانایەک بەڵکو ئەم کتێبە وەکو خۆی لە عنوانی کتێبەکە ڕەفعی مەلام لەسەر کێ ئەکات لەسەر الئەئیمەة الأعلام پێشەوە ناودارە گەورەکان واتە پێشەوای مەذهەبەکان و ئەوانە ئیبن تەیمیە لەم کتێبە هاتووە بەرگری کردووە طبعا دیارە شت قوتراوە و شت باسەکرێ و ئێستش هەروترێ دەربارەی ئەئیمەکان بۆچی هەندێ بیرروڕایان لەگەڵ هەندێ حەدیثا جاری وا هەیە معارزە یان شتێکی لەو بارەوە ئەم هەڵساوە ئەم مەسەلەی ڕوون کردوێتەوە بە کورتی هەموو کتێبەکەی لەوە خۆی بینێتەوە کە ئەم پێشەوایانە هیچیان متعەمید نەبوونە لە مەسەلەی مخالەفەکردنی هیچ بەڵگەیەکی شەرعی لە سونەتە وەکو خۆی لە سەرەتاوە فەرموویەتی وليعلم أنه ليس أحد من الأئمة المقبولين عند الأمة قبولا عاما يتعمد مخالفة رسول الله صلى الله عليه وسلم في شيء من سنته دقيق ولا جليل أم كتابي كواي فرموة إنجا فرمويتي كهوكار بوا كمخالفي حديث صحيح كراوة أو ده هوكار باسكات إيرجاكي باسكردنيني طبعا بلام أو ده هوكار باسكا إيكيك أوي حديثة كان
پێ نەگەیشتەوە ئەسڵەن ئاگادار نەبوونە کە حەدیثی وا هەیە، چونکو لە سەردەمی ئەوانە حەدیث بە تەواتی کۆ نەکرابووەوە، یان پێیان گەیشتووە بەڵام بە ثابتیان نەزانیوە، ئەو حەدیثە ئەوان بە ثابتیان نەزانیوە بۆیە مخالەفەیان کردووە، یان بۆیان زانیوە حەدیثەکە ضعفی تایە بەکەڵکی ئەوە نایە ئیستدلالی پێ بکرێت، یان هەندێک مەرجیان بووە بۆ ئەوەی حەدیث وەرگرن ئەو مەرجانە لە ئەو حەدیثە نەبووە، یان لە بیریان چووە ممکنە بەشەرن لە بیریان چوو بێت، یان لە ئاماژەی حەدیثەکە بە شێوەیەکی تر تێگەیشتون دەلالەی حەدیثەکە، یان ئەسڵەن حەدیثەکان لا ثابت بووە بەڵام وتوانە دەلالەتی صریح نییە واضح نییە لەسەر ئەم مەسەلە بۆیە ڕەئێکی تریان هەبووە، یان ئەوەیە حەدیثەکەیان پێگەیشتووە بەڵام باوەڕیان وا بووە حەدیثێکی تر هەیە ئەو حەدیثە لەمە صەحیحترە کە ئەوان وەریان نەگردووە، ممکنە لەمانە هەڵە بوو بێتن، بەڵام ئیبن تەیمیە فەرمێت ئەوان عوزران ئەوە بووە کە ئەم هۆکارانیان هەبووە لە ڕەتکردنەوەی هەندێ حەدیثە هەندێ جار. ئیتر جگەلەوە باسی مەسائلی تریش زۆر فەرعیاتی تری تایە ئەم کتێبە. طبعاً ئەم کتێبە لەوانەیە یەکێک لەو ڕەخنانی کە گیرابێلی لەمە ئەمە یەکێ بێ لەوانە لەبەر چی لەبەرەوەی بە هەموو شێوەیە دیفاعی کردووە لە ئەو ئیمامانە. بەهەرحاڵ ئەم کتێبەی شەیخ الئیسلام یەکێکە لەو کتێبانی کە شەرحی ئەوێت، یەکێکە لەو کتێبانی کە ئەبێ قسەی لەسەر بکرێت، چونکو نە ئەم کتێبەیە و نە هیچ کتێبێکی تری ئیبن تەیمیە وەکو نەسی قورئان و حەدیث نییە خۆ یەکسەر وەریگریت و بڵێ تەواو، بەڵام ئێمە ئەڵێن ئیبن تەیمیە عالمێکی گەورەی ئومەتی ئیسلامە، قسەکانی هەوڵی زۆری داوە ژیانی تەرخان کردو بۆ ئەوەی موافقی کتاب و سونە بێت و ڕێز و تەقدیریشی زۆر بووە بۆ ئاڕای سەلەف بۆ عولەمای سەلەف، ئەمەشە یەکێکە لە بەڵگەکان، بەڵام ئەم کتێبەی لەوانەیە لە زۆر کتێبی تری زیاتر قسە و باس و شەرح و تەوجیه هەڵەگرێت، شەرح و طەبعاتی و تەحقیقاتی زۆرە ئەم کتێبە، یەکێ لە کۆنترینیان ئەوەی محەممەد حامد الفەقیە زۆری تریش. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه وسلم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحابته الغر الميامين ومن تبع طريقهم إلى يوم الدين. كتابي التدمرية يان الرسالة التدمرية چونكو كتابي قورانية، ئەمە یەکێکە لە کتێبە مەشهوورەکانی شەیخ الئیسلام ئیبن تەیمیە بەڕەحمەت بێت. ئەم کتێبە تایبەتە یعنی بە گوێرەی ئەوەی کە ناوی ئەتەدموریەیە لە شێوەی ئەسەفەدیە ئەلواستیە، ئەو کتێبانی کە بەهۆی کەسێکەوە کە لە جێگەیەکی دیاریکراوە لە شارێکەوە پرسیاری لێ کردووە ئیتر بەوە ناوی دەرکردووە. جا ئەم کتێبەیشە سەبەبی ئەوەیە کە نامەیەکی بۆ هاتووە پرسیارێکی لێکراوە، ئەویش وڵامی پرسیارەکەی داوەتەوە، یعنی چۆن لە واسط و لە سەفەد و لە شوێنەکان لە تەدمریش ئەوە نامەیەکی بۆ هاتووە ئەو وڵامی پرسیارەکەی داوەتەوە. اینجا باسی ئەوە کاکە ئەو پرسیارە زۆر پێویست بوو وڵامی بدایەتەوە. جوابەکەیشی دەربارەی مەسائلی تەوحید و صفاتە، هەروەها بەرامبەر شەرع و قەدەر. فەرموویەتی لەبەر ئەوە من وڵامی ئەم پرسیارم داوە چونکو شێوی زۆر هەیە لەم مەسەلە و خەڵکانێکی زۆر قسەیان تیا کردووە، بۆیە پێویست بوو کە ئەم مەسەلە بە تەئسیلی شەرعی باز بکەم. واتە لەم مەسەلە خەڵکی یان تائیفەکان حەق و ضەلال تایە تێکەڵ بووە، بۆیە ئیبن تەیمیە بەڕەحمەت بێت ڕیسالەکەی فەتواکەی یان قسە عیلمیەکانی لەم بارەوە تەئسیلکردن بووە بۆ ئەم مەسەلە موهیمە بە بەڵگەی کتاب و سنت و بۆ ئەوەی کە دڵەکانیش هیچ جۆرە گومان و شوبهەیەکی لەم بارەوە تێنەچێت. کتێبەکەی ئەو هەدەفی ئەمە بووە. ئەوانەی کە تەحقیقیان کردووە لە مێژووی نووسینی کتێبەکانی شەیخ الئیسلام ئەڵێن لەوانەیە ئەم تەدموریە یەکێ بێت لە ئەو کتێبانی کە لە کۆتایی ژیانیا نووسی بێتی ئەم ڕیسالە ئەتەدموریە، چونکو لە دوای کتاب تەعارض العقل والنقل نووسراوە، لەبەر ئەوەی لەوێ ئاماژەی کردووە بە ئەو کتێبە. ئیتر شەیخ الئیسلام لەم ڕیسالە باسی مەسەلەی نەفی و ئیثبات ئەکات و باسی ئەوانە ئەکا کە تێکەوتون لە مەسەلە و گومڕابوونە و وەکو پیشەی هەمیشەی شەیخ الئیسلام زۆر جار قسەکانی تەقعید دەکات، یعنی بۆ نمونە لە کۆتایی باسکردنی التەوحید والئەسماء والصفات 7 قاعدە باسەکە لەم کتێبەیە،
يك بيك قاعدة كان شرحكات بون من القاعدة كما فرميتي أن الله سبحانه موصوف بالإثبات خلافا للمعطلة، وموصوف بالنفي خلافا للمشبهة الممثلة. وإذا كو مالك باسي لم جوراء كات يعني ما قاعديك لا قاعدة كان بون منا كوتا قاعدة شي لو حط قاعدة كوتم فرميتي أن كثيرا مما دل عليه السمع يعلم بالعقل أيضا، يعني أويك لا بلغي كتاب السنة هاتوا بعقل شهرتواني بيبغي، والقرآن يثبت ما يستدل به العقل ويرشد إليه. عبد البطاطي لو برنامج هي باسي طبعات كتابه أوانا أكاد أما شيء با أو كردوها كدار طيبة طبعيكي تشاكي أم كتابي كردوها بشرح كوملك فوائد كمامۆستایەک لەسەری کردوێتی بەناو عەبدوڵڵا الفەیفی خەرایط و ذهنی تایە و کۆمەڵی ئاسانکاری و تەشجیر و شەرحەکەی تایە ئاماژەکە کە یەکێکە لە باشترین ئەو طبعانەی کە بۆ ئەم کتابە کراوە بە تەحقیقی عەبدوڵڵا الفەیفی والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا، والصلاة والسلام على من بعثه الله رحمة للعالمين سيدنا محمد وعلى آله وصحابته الكرام ومن سار على دربهم وانتهج نهجهم إلى يوم الدين. كتاب النبوات يكيك لكتاب مهم كان شيخ الإسلام ابن تيمية، يكيك لو كتاباني كهمو أواني باسي كتاب كان شيخ الإسلام يان كردوا ئەم کتێبیان باس کردووە و ئەم کتێبیان بە گرنگی باس کردووە بە تایبەت باسییان کردووە. ئەم کتێبەی شێخ الئیسلام لە ناوەکەی دیارە باسی پێغەمبەران ئەکات و باسی پێغەمبەرایەتی ئەکات، بەڵام دەرەچێت بۆ زۆر مەسەلە و باسی گرنگ لە عەقیدە. محققی کتێبەکە ئەڵێ من دوای تەحقیقکردن لە حاڵی ئەم کتێبە بۆم دەرکەوت ئەتوانم بڵێم لە ئاخر سجن کە سجن کراوە لە سجنی قەلعە لەوێ نووسیوێتی، چونکە یەکێکە لە ئەخیری ئەو کتێبانەی کە لە ژیانیان نووسیوێتی شێخ الئیسلام. ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ وەکو ئیبن عەبدولحادی قوتاوی خۆی باسی کردووە، ئەڵێ لە سجنەکەی ئاخر جار کە زیندانی کرا لە قەلعە 2 ساڵ و 3 مانگ تیا ماوە، لەو ماوە هەر خەریکی عیبادەت بوو و خەریکی نووسین بوو. زۆرێک لە کتێبە مەشهورەکانی لەو ماوەی کە لە سجنی قەلعە بوو لەوێ نووسی. ئەم کتێبە وەکو محققی کتێبەکە ئەڵێت ئەو کەسەی کە نبوات ئەخوێنێتەوە هەستەکە شێخ الئیسلام کۆمەڵێکی زۆر مەباحثی عەقەدی لەم کتێبە باس کردووە، کۆمەڵێکی زۆر ئوسولی ئیسلامی باس کردووە، کۆمەڵێک جوزئیاتی ئیسلامی باس کردووە. ئەو کەسەی کە ئەم کتێبە ئەخوێنێتەوە ئەڵێ هەست دەکات کە وەکو فەهرستی کتێبەکانی تری بێت، مەبەستی ئەوەی غێر دوای کتێبەکانی تری نووسیوێتی كأنه أما فهرستە پێڕستە بۆ کتێبەکانی تری، ئەوەنە مواضعی لە خۆی گرتووە. شێخ الئیسلام ابن تەیمیە لەم کتێبەیە ئاماژەی بە کۆمەڵێکی تر لە کتێبەکانی کردووە پێشووتر کە وا دەرەخا لە ئەم کتێبەیە لە کۆتایی ژیانیان نووسیوە و لە کۆتایی زۆربەی کتێبەکانیان نووسیوە. لەو کتێبە ئاماژە بۆ کتێبی بوغیەت المورتاد دەکات کە سەبعینەی پێوتری، ئاماژە بۆ کتێبی شەرح الأصفهانیە ئەکات، بۆ کتێبی بەیان تەلبیس الجەهمیە، دەرء تعارض العقل والنقل، منهاج السنة، کتاب الصفدیە. بۆیە بەکوتم محققەکە پێی وایە کە لە کۆتایی ژیانیا ئەم کتێبەی نووسیوە و لە قمەی نوڵجی علمی و زانستی خۆیان نووسیوێتی. ئەم کتێبەی شێخ الئیسلام وەکو وتمانێکێکە لە مهمترین کتێبەکانی ئەو على الإطلاق. تایە ڕەدی ئەشاعیری داوەتەوە و ڕەدی کۆمەڵێک لە عەقایدەکانیانی داوەتەوە و تەئکیدی لەسەر ڕەتدانەوەی ئەبوبەکری باقلانی کردووەتەوە و ڕەخنەی لێگرتووە و ڕەدی داوەتەوە و زۆر حەدی بووە لەم کتێبەیە، بۆ زۆر بە سەراحەت ئەفکاری ئەشاعیری ڕەت کردووەتەوە. ئەم کتێبە طبعاتی زۆرە و تحقیقاتیشی هەیە. یەکێک لەو تحقیقانەی کە ئاماژەی بۆ کرێت تحقيقي دكتور عبد العزيز بن صالح الضويانة، والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. كتابي مجموع الفتاوى، يعني مجموعة الفتاوى جیاواز لە کتێبەکانی تری شەیخ الئیسلام ابن تەیمیە کتێبێک نییە خۆی هەڵسا بێ بە تەئلیفکردنی یەک کتێب بێت، بۆ نمونە وەکو کتێبی دەرء تعارض العقل والنقل، یان وەکو کتێبی منهاج السنة،
یان الرد على البكري یان واسطیە حەمەویە ئەوانە، بەڵکو ئەمە جیاوازە، چۆن ئەمە بریتیە لە کۆی ئەو فتوا و ئەو نامە و ئەو نووسینانەی کە لەو کتێبانە نین، بەڵکو دابش بووبوونە سەر کۆمەڵێک کتێبخانەی شەخسی و کۆمەڵێک دارالکوتوب لە چەند وڵاتێک و لە چەند جێگەیەکی جیاجیا. ئەو کەسەی کە هەڵسا بە کۆکردنەوەی ئەم کتێبانە و ئێستا طبع کراوە، طبعا ئێستا هەندێک طبعی هەیە لە 37 بەرگە طبع کراوە، ئەمە وەکو طبعی مجەمەعی مەلیک فەهد هەیە لە 20 مجەلەدایە، وەکو ئەوەی داربن حەزم طبعی هەیە 7 بەرگە، بەڵام 7 بەرگی ضەخمە گەورە وەکو ئەوەی دار الصەفوە. طبعی ترشی هەیە، طبعاتی مصری هەیە و ئەوانە بە تەحقیقی جیا بە ئیخراجی جیاواز بۆ کتێبەکە خزمەت زۆر کراوە، بە تایبەتی ئەوەی مجەمەعی مەلیک فەهد. جا ئەمانە وەکوتمان بریتیە لەو نووسین و فتوا و نامیلکانەی کە شێخ عەبدوڕەحمان القاسم و کوڕەکەیشی لەگەڵەیە شێخ محەممەد کە ئەمان جوهودێکی زۆر زۆریان سەرف کرد بۆ کۆکردنەوەی ئەم هەموو فتووە. سەرەتا ئەوان بۆ فتاوا و بۆ نووسینەکانی عولەمای نەجد دەگەڕان بۆ کۆکردنەوەی کە ئەو درۆرسەنیە هەر عەبدوڕەحمان قاسم کۆی کردوتەوە، بەڵام دوای سەریان کرد زۆر شتی ابن تەیمیان دەستکەوت، ئیتر ئەمە هانی ئەوانیدا کە زیاتر بگەڕێن، کە دواتر چوون بۆ هەندێک کتێبخانە لە حیجاز و دواتر چوون بۆ مصر و دواتر چوون بۆ بەیروت، اینجا چوون بۆ عێراق، بۆ فەرەنسا، ئیتر هەر شوێنێکیان شک برد ئەوان ڕۆیشتن و لە ساڵانێکی دوور و درێژە هەمویان کۆ کردەوە، دواتریش لە سعودیە چاپ کرا. طبعا ئەم فتوا و نووسینانی شێخ الئیسلام وەکوتم بە جوهودێکی زۆر گەورە لەلایەن عەبدوڕەحمانی کوڕی قاسم و محەممەدی کوڕی کتێبخانە گەورەکان وەکو ئەوەی لە لای شێخ محەممەد بن عەبدوللەطیف 3 مجەلەدیان دۆزیەوە لای ئەو، هەندێ دارالمەخطوطاتیان ئەو مەخطوطاتانی لە مەکە دۆزیانەوە، لە شوێنێتر 850 لاپەڕەیان بە خەڵی دەستی ابن تەیمیە خۆی دۆزیەوە لە سووریا، اینجا سەردانی مەکتەبەی ئەوقافیان لە عێراق کرد، تەدموریە و کۆمەڵەشتی تریان لەوێ دۆزیەوە، کۆتم جێگای تریش تاکو گەیشتە ئەوەی کە لە 37 مجەلەدا یان لە کەمتر و زیاتر حەسەب جیاوازی طبعەکە و تەحقیقکردن و ئەو تعلیقات و شتەی کە لە سەرەتی ئایا ئەم کتێبە هەر هەمووی سابتە بۆ ئەوەی کە هی ئیبن تەیمیەیە، ئەوانی کە تەحقیقیان کردووە خۆشی کۆکەرەوەکەی محەقیق بووە و وا دەرەکەوێت کە هی ئیبن تەیمیە، بەڵام وەکو ئیبن باز لە جێگەیەکە پرسیاری لێەکەن ئەڵێ مەرج نییە کەلیمە بە کەلیمە هی ئەوە بێت، مەرج نییە ئەگەر شتێکی تیا بێت سابت نەبێت یان جیاواز بێ لە ئەفکار و لە معتەقەدی ئیبن تەیمیە کە معتەقەدی ئیبن تەیمیە معروفە چۆنە، ئەگەر شتێکی تیا بێ بە خلافی ئەوە پێویستە بگەڕێنەوە بۆ کتێبەکانی خۆی کە سابتە و کتێبەکانی کە خۆی نووسیوێتی و هەندێک دەستخەتی خۆیەتی ئەوانە، ئەگەر شتێکی تیابێ گەڕێنە بۆ خۆی. ئەم باسەک هەندێک قسە هەڵەگرێت چونکە هەندێک ئیستیدراکات و هەندێک کتێبی تایبەت نووسراوە لەمبارەوە، بەڵام بەگشتی مەجموعی فتاوا کتێبێکی ئیبن تەیمیەیە، جگە لەو هەندێک تەوضیحات و ئیستیدراکات و شتێک کە باسم کرد لەسەری هەیە. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. الحمد لله وكفى، وصلى الله وسلم على نبيه المصطفى وعلى آله وصحابته الكرام ومن سار على سنته إلى يوم الدين. كتابي الاستقامة أي شكك لا مشهورترين كتابة كان ابن تيمية بالرحمة بيت. أم كتابة الرد لسر صوفيا كان والرخنة قرتنا لصوفيا كان يكيك لواني كتحقيقي كردو وكتابة بتحقيقي أو مشهورة تحقيقي محمد رشاد سالمة أو تحقيقي مشهورة بكتابك ويكيك لە تحقیقە کۆنەکانیش. هەندێک لە زانایانی تریش و تەلەبەکانی وەکو ئیبن عەبدولهادی و ئەوانە هەندێکیان بە ناوی تر ئەم کتێبیانە باس کردووە وەکو منهاج الاستقامە، هەندێک جار بە قەواعد الاستقامە، بە زیاتر بە الاستقامە ڕۆیشتۆ ناوەکەی. و یەکێک لە تەلەبە مەشهورەکانی کە ئیبن عەبدولهادیە دەربارەی کتابی الاستقامە فەرموویەتی وهو من أجل الكتب وأكثرها نفعا، واتە یەکێک لە مەزنترین کتێبەکانی ابن تەیمیە و زۆرترین سوودی تایە. شێخ عەبدوڕەحمان سەعدیش دەربارەی ئەم کتابە ئەڵێت طالما بحثنا عنه لتحصيله من مظانه
فلم يتيسر لكثرة فوائده. الله چەندێک ئێمە بەدوایە ئەگەڕێن ئەو کتێبە پێشەوەی دەستمان کەوێ ئەمانزانی چەند سوودی تایە بۆ ئێمە بەستمان بوو پێخوێنینەوە. ئەم کتێبەش یەکێک بوو لە بەرەکاتی زیندانی ئیبن تەیمیە لە مەسڕ. کاتێ لە مەسڕ بوو، کاتێ لە سجن بوو، یان کاتێ نەفیانە کرد و کتێبی تەلیفە کرد و خەڵکیش ئەچون بۆ لای فتوای ئەدا و دەرسی هەبوو. بۆیە ئەیوت چیم لێکن بەهەشتی خۆم لە دڵمایە، قورئانەکەی و عیلمەکەمە لە مێشکمایە، ئێوە ناتوانن هیچم پێ بکەن. بۆیە فعلا زۆرێک لە کتێبە عەزیمەکانی لە ناو سجنا نووسیوە. سوبحان الله. وەکو وتمان بەگشتی ئەم کتێبە ڕەدە لەسەر زۆرێک لە ئەقوالی سۆفیەکان، بە تایبەتی ئەوەی کە قوشەیری لە الرسالة القشيرية باسی کردووە، مەسەلەی سەماع و جەمال و مەسەلەی کۆمەڵێک لەو شتانەی ترە، ئەو سوکر و ئەو تعبیرانی کە سۆفیەکان بەکاری ئێنن. ئیبن تەیمیە مەشهورە بەوەی کە لە باسەکان ئێستدڕا دەکا و دەرەچێ. بۆیە ئەم کتێبە هەر هەمووی تایبەت نییە بە بڵێ تەنها باسی سۆفیەکانەکە، نەخێر، ڕەدی ئەهلی کەلامی تایە، دەرەچێت بۆ زۆر مەسائیلی تری فقهی، بۆ هەندێک ئوسوول و قەواعیدی ئیسلامی تر. طبعا دیسانەوە هەمە چێتە سەر ئەشاعیرە و زۆر باسی تر. کتێبێکی زۆر بەسوودە. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە کتێبەکانی ئیبن تەیمیە کتێبێکە پێوترێ الإخنائية، الرد على الإخناء. ئەمە یەکێکە لە کتێبە مەشهورەکانی و ناوەکەشی هەروەکو کتێبەکانی تری چۆن الواسطية مثلا التدمرية و ئەوانەیە کە پەیوەندی بە کەسێک بە ناوی کەسێک بووە یان لەقەبی کەسێکەوە بووە. ئەمیش هەروایە. ئەم الئیخنائی کەسێکی ناودار بووە لە سەردەمی ئیبن تەیمیە، قاضی قوضات بووە لە مصر، قاضی قوضاتی مالیکیەکان بووە. سەبارەت بە مەسەلەی سەفەرکردن، شەد الرحال بۆ سێ مزگەوتەکە و بۆ مزگەوتی تر و ئەوانە هەندێک قسەی بووە. ئیتر ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ ڕەدی داوەتەوە. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی یەکێک لە زیندانیەکانی ئیبن تەیمیە کە لەسەری زۆر زیندان بووە و زۆر ناخۆشی بینیە. ئەم مەسەلە بووە، یعنی مەسەلەی هاوارکردن بە غەیری ئەڵڵا عەزە وەجەل و مەسەلەی تەوەسول و یعنی ڕەتدانەوەی ئیبن تەیمیە بە کورتی بۆ سۆفیەکان و بۆ قوبوریەکان و بۆ ئەوانەی کە شیرکیان کردو لە سەردەمی خۆیە، کە زۆرێکیان لە سوڵتا بوون. ئەو زانا و شوێنە ڕسمیانش کە لە سەردەمی ئەوا بوون هەمیشە پەنایان بۆ سوڵتا ئەبرد و شکاتیان لێ ئەکرد، حتا لە ڕاو بۆ چوونە فقهەکانیشا لە مەسەلەی تەلاقا لە شتی ترا یەکسەر شکاتیان لێ ئەکرد، سوڵتەیش یەکسەر ئەیخستە زیندانەوە بۆ ماوەیەکی زۆریش. ئیتر ئەمە ئوسلوبێک بوو بۆ عەزەدانی ئیبن تەیمیە و تەلەبەکانیشی، تاکو وەفاتی کرد بەم شێوە. بەس لەبەرەوەی ئەڵڵا تەعالا دیارە قبولی بۆم زانا نووسیوە بۆ کتێبەکانی هیچ تەئسیری نەبوو. بە پێچەوانەوە هەرچەند سجنەکرا، عیلمەکەی و کتێبەکانی زیاتر بڵاو بووە. طبعا ئەو ئیخنائیە اعتراض لەسەر ئیبن تەیمیە ئەگرێتەوە بۆ مەسەلەی سەفەرکردن و شەد الرحال بۆ غەیری ئەو سێ مزگەوتە. ئیبن تەیمیەش بە بەڵگەی قورئان و بە بەڵگەی سونەت هەموو ئەو بەڵگانی کە ئەو ئەیهێنێتەوە پوچەڵێکاتەوە. طبعا ئەوش بە حکمەوەی کە عالم بووە و بە حکم ئەوەی کە قاضی القوضات بووە، هەرچی مەجالی تیابێت لە گومان و لە بەڵگە ئەیتر بە هەر چۆنێک بێت ئەو هێناوێتیەوە بۆ خۆی. بۆیە ئیبن تەیمیەش بە پێویستی زانیوە کە ڕەدی بداتەوە، چونکو ئەویش هەندێک حەدیث ئەێنێتەوە لە صەحیح موسڵمە لەکوێ ئەوەی کە بتوانێت دەستکاری بکە و بتوانێت بۆ مەبەستەکەی خۆی بەکاری بێنێ بەکاری هێناوە. اینجا ئەدیلە عەقلی ئەهێنێتەوە لەسەر ئەو گومڕایی خۆیە و فێرقەکەی. و ئیبن تەیمیەش دانە بەدانە ڕەدیانەداتەوە لەم کتێبەی کە پێوترێ الئیخنائیە. کەواتە ئەم کتێبەشە کتێبێکی عەقەدیە و کتێبێکە بەرگری لە تەوحید دەکات، جرایەتی هەندێک لە مبتەدیعەکانی سەردەمی خۆی ئەکات. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.